گەڕاینەوە سەربەزم و ڕەزمی جاران. کەمێکمە بیر بێنەوە عەلی، سکۆڵی ئیسپانە و ویلسپانە و واشەر و ئەو شتانە. ئەزەل ئەوە تۆ بەڕاستیتە؟ بەڕاستی تۆ دیسان دەسە دەخەیتەوە ناو ڕوون و گریز؟ کورە تۆ لە دەرەوە لە بانکە ئەو شتانە زۆرت هەیە زۆر. ها؟ ئەوە ژیاریە وانییە؟ ها؟ دیاڵە دێ ڕاستێکێ بڵێ. شتی وا لە گۆڕە نییە. لە بانکێکی ڕسمی حسابم نییە. هیچ پارەیەک پاشەکەوتشم نییە. ئیتر پارە نەما عەلی. ئاخر چۆن دەبێ کاکە؟ پێهانی وەک تۆ چۆن بیر لە دواتر ناکەنەوە؟ ئەوانم دەیە کاکە عەلی. دواتر چی عەلی؟ ئەگەر خەیاڵی ژن و دوو منداڵ و خانوێکی جەوهەریم دەکەی نییە بە قوربان. حسابی دواترم نەکرد. هیچم لەلایەک پاشەکەوت نەکردووە. تەنانەت حسابی ئەوشم نەکردو بەرامبەر تۆ ئاوا دانیشمەوە. حسابی ئەوم نەکرد لە ئێشانیش خۆش بوو. حسابی ئەوم نەکرد بۆ کوڕێکم هەبووە. حسابی ئەوم نەکرد بوو کە خاڵە ڕامیسیش لەدەست دەدەم. حسابی ئەوم نەکرد بوو کە بۆی ناوە ئۆتۆمبیلەکە ئەوەی باسی دەکەم دەستی دەلەرزی، چونکە حسابەکە ئاشکرایە. کوشتنی پاسەوانەکە و برنی پارەکە و دەرچوون. تاوانەکەش دەخاتە ملی هاوڕێیەکی. پلانەکە تەواوە. تاکەشت ماوەتەوە پەنجەنانە بە پەلاپی تکەی دەمانچەکەوە. بینیم. پاسەوانەکە لە پشتەوە ئەوی بینی. ئەویش بێوەستانێک سەر تەقاندی. پاسەوانەکە بەربەوە. ئەویش یەکسەر چووە بەرامبەری. پاسەوانەکەش دەپاڕایەوە دەوێت خاوەن مناڵم. تۆ دەمری برادەر. تۆ دەمری بۆ ئەوەی ئێمە بژین. بۆچی؟ بۆچی نایڵێی؟ بۆچی وات کرد بۆ نایڵێی؟ ئۆمەرەکەم چونکە بۆچی نییە. یەک جار کەسێکت کوشت بێ لە شەردا بەڕێکەوت نا. یەک جار هەر بە ئەنقەست بێ چاون و خواردن کە بێ پیاوکوش ئیتر بۆچی بوونی نامێنێ. لە بەرچاوم لە ناچێ. هیچ جارێکە ناسێک لێ ئاگا نادەم. یەک مۆڵەتم پێ نادا. کەس من ئازاد ناکە. کەس نایە و لێم ببوورێ. نابوورێ. قەت نابوورێ. پێشتر تۆ هەر کەسێک بووبی. عومەر، ئەزەل، عەلی، ئیتر هەرگیز ناگەڕێتەوە. یەک شت بزانە، ئەوەی من کردم تۆ مەیکە. بۆ ئەوەی ئازاری یەکەم بڕوا. چونکە جارێکی تریش بیکەیەوە هەر ناڕوا. دەزانم عەلی. وەک ئەوە بیکەی نەبوو بێ قەت ون نابێ. بۆ ئەوەی دڵی یەکەم جارت بدەیتەوە لەوەش خراپتر بکەی هەر ناڕوا.
یەک جار چەک لە ناو دەستت بنێ ئیتر ئەو لە دەستت نایاتە دەرەوە. باخیرە ئەرکەکەم پێتەواو نەکرا من ببوورە باخیرە باوکیان کوشت من نەمتوانی ئەو بپارێزم باخیرە دڵی باپیرەمیان دەرهێنا نەمتوانی تێ بگەم باپیرە نەمتوانی ئەرکەکەم تەواو بکەم باپیرە کەنام بیرکان ئەو خێزانی منی بە مناڵی من نەمتوانی ئەو بکوژم باپیرە ببوورە باپیرە من ببوورە باپیرە حسن حسن دیدن دکتر مافو تیلی هستی رو دادم هستی رو دادم دایکا تی رو دادم دیدن باوکم پاردۆ کاکە پاردۆ هێشتا زووە ئەلو أزل شكله ما كبرنا لا لو أنا ببي أزل علي بك علي بك برايتو من متمعنا بتو دكم ڕاستەکەم کرد خاڵۆ ئەگەرچی کەمێ درەنگ بوو بەڵام تەسلیم بووم وتە من کردم لە وڵاتە هیچ هەشارگەیەک نەما خۆتی تێدا نەشاریتەوە هۆکارێکم هەبوو تەقەشت لە پیاوەکانم کرد بۆ ئەمەش هۆکارێکم هەبوو لە کۆتاییدا تۆمان گرت هەر قبولت نەکرد وتت نایکەم لە کورسیەکەیشت کشایتەوە کورسیەکەیشت جێهێشت بەخوا بیڵێ ئەمەم بەڕاستی کرد خاڵۆ یانی بە گوێرە مێشکی خۆم نەم کرد شوێنی خۆم زانی لەوێ وەستا باشە عەلی بەرگ پرست بە من کرد خاڵۆ بۆچی منت دەرکرد پرست بە من کرد تۆ ئەگەر دەتەوێت ببیتە پیاوی من دەچیتەوە سەر کارەکەت تێگەیشتی
تا ئەو کاتەی دووبارە باوەڕ بەخۆت پەیدا دەکەیتەوە. بەهێزێکی توکمەوە دەست بەکار دەبیتەوە. ئێستاش پێم بڵێ بزانم دەبیتەوە بە پیاوی من یان نا؟ من پیاوی تۆ ئازاد بوومە خاڵۆ لە نازکی دایکیشمەوە. هێواش هێواش هێواش. ئەمە تکای برایەکمانە بۆ خۆی زێڕینگەرە کاری ئەو جێبەجێ بکە، بەڵام چەک بەکارمەهێنە، بە گوێرەی مێشکت ناجوڵێ. یەکەم جار لە قسەکانی تێبگەی ئینجا. بوەستە بزانم، بوەستە بۆ کوێ؟ شتێکی لەبیر نەکردووە عەلی بەگا؟ لەبیرت نییە بە چ مەرجێک من ویستم دەست بۆ تۆ درێژ بکەم عەلی بەگ؟ یان ئەم کارانە یان ئازاد، بەڵام ئەوە تێپەڕی. بەڵام من تێنەپەڕیوم برادر، من تێنەپەڕیوم. ها بڕیاری هەتاییدا کار هەڵدەبژێری وانە؟ ها ئەگەر بڕیارەکە نەگۆڕیوە بیڵێ تا گوێم لێبێ. نا ئەوە من جارێکی تر بیر دەکەمەوە، جارێ بڕیار نادەم. بیرکەوە، بەڵام پێش ئەوەی ڕۆژ ئاوا بێ بڕیارەکەی خۆتم پێ بڵێ. بەعەلی ناڵێم، پەیمان بدە نابێت توش پێی بڵێ. ئاوا نابێ ئازاد، ئەو مناڵەت من مناڵم نییە، نەبۆتە مناڵ، هێشتا مناڵ نییە. ئێوارێ چارەی دەکەم، گەر چاوەڕێی بکەم پێم ناکرێ. ئێوارە؟ باشە چۆن چارەی دەکەم؟ بە کۆتایی هەموو هەفتەیەک ڕازیم، بەڵام ئەمە پەیوەندی بە ئێوە نییە کە من بۆ چۆی دەوام. بەڵام لە بابەتەکە دەرمەچوو. لەوێ داینێ. ئەمەش ڕێزمانی ئینگلیزیە، بەیەکەوە دەما خوێن. ئەو شوێنە نیشان کردو کە لێ وەستا بووین. هافتوو لێ وەستا بوو. ئای چەند بە جوانی دەیوت هافتوو. زۆر شیرن بوو. تا دەتوانێ بڕۆی. ئەو چۆنە؟ باشە؟ زۆر ناخواتەوە وانە؟ با نەخواتەوە گەدەی؟ نا شەرمین نا. جێت هێشت. ئێستاش بڕۆ. دەزانی عەلی بەمە بزانێت چی دەکا لە هەردووکمان؟
بۆستە چەند ڕۆژێک پەرێشان بوو ئێستا زۆر باشە. باشە شکر خوایە. باشە چۆن باشە؟ یعنی وەک ئەوەی بڵێ منی لەبیر کردووە؟ یعنی ئەوەندە زوو؟ دەکرێت پێشەوەی بڕۆم دەم چاوم بشۆم؟ الو ڕۆژ باش نۆرینگی پزیشکی دکتۆری لەکسەرە؟ من ئازاد قەرەیستی مۆعیدم هەبوو. بەڵێ خاتە ئازاد فەرموو. ئەوە دەکرێت پێم بڵێن بە تەواوی سەعات چەند بێمە عیادەکەتان؟ 1 دقیقە بەڕێزم با سەیرێکی بکەم. باشە ساعت 6 وەرە. ئەوە زۆر درەنگە. نانە با سەعات 5 بێ باشە؟ پێشەوەی بێم پێویستە چ شتێک بکەم. جوجەڵەکان لە زیندان ڕزگار کرد. من ڕزگارم نەکردم، تۆ ڕزگارت کرد. چۆن یانی؟ بەم زوانە تێدەگەی. تۆ واز بەمە بێنێ. تۆ بۆچی منت بان کردووەتە ئێرە؟ تا ڕێکەوتنەی پێشکەشی تۆ بکەم. تۆ لەمە و پاش جگە لەو گیانەی کە هەتا چیت بەدەستەوە ماوە تا پێشکەشی منی بکەی برادەر؟ گیانی خۆشی نیگەران مەبە کاکەڕانیس. ئێمە لە دەستمان دێ لە پیاو کوشتن خراپتریش بکەین وانییە؟ ئەمە کاتی خۆی وا بوو برادە. ئیتر زەمان سەرزەنشتی من ناکات، بەڵکو سەرزەنشتی تۆ دەکات. دڵنیای؟ ژیانم لە مەترسیدایە. هیچ کاتێ نازانم چەندە ماوە بمکوژن. تۆبە ئەوە هاتم گیانە هاتم تووڕەما بە دیسان. لە دوامەوە دەڵێن ئای کچێکی باش بوو بەڵام لە برسان مرد. دەڵێن خۆشەویستەکەی لە برسان مرد تا نانێکی بانی پێدەدا گیانی دەردەچوو. حالیە سەرسەریەکە دەویست، حالیە نامۆکە دەویست،
دەبیگرە ئەوەش نانی بەیانی عەلی نامۆکەیە. کەس داوای سەفەری قاورمەی لێ نەکردووی؟ ئەمە بەستەی تر. هێلکە، قیمە، عەلی. چەند باشە تۆ هاتێ لای من؟ لەمە دوا هیچم ناوێت تەنها ئەوەندە. باوی ئاسیامان تێک نەچێت تەواوە؟ وەڵڵا تەواوە. تەنها من و تۆ. من دەست باو دەگەێنم. تاوی نەکەی ها. ئافرین کوڕم با ئەو میوەکە بخوا. ئازاد هێلکەکە ئەوەندە خراپکاری تێکردی؟ ئەوە نیم سەعاتە ناتێ دەرێ؟ دەدەنگێک بکەوە من دەڕۆم. ئەوە هاتم. بۆچی دەڕۆی؟ جەنەڕالی فەلسەفە بانجی کردوون. دەسمەلای خاڵۆ. دوای زیندان یەکەم جارە قسە دەکەن. ئەو کارە مەدڵ نییە. بەڕای تۆ چی دەڵێ؟ ئەسڵا من چی دەڵێم؟ یەکە لە لووتکە بەردەوە یەکێ سەر بخا. قابلە چی دەڵێ؟ شتێکی بە تۆ وت؟ من ئێستا چی بکەم؟ تووتڕەوانە دەبەنگانەی هەڵشکەوتم؟ چی بکەم؟ ها؟ هێ کوڕەوە مەکە خۆت بێتام بکە. بڕە دەرێ دەی. باشە پەیوەندی بە چێ بکەم؟ بادە تەلەفۆنە. دەکرێت چایەکی ترم بۆ بێنی؟ هەروە دوونانی گەورە بە ناوی من هەڵواسراو. دوونان دەخۆی؟ هەڵواسراو. پارەی نانەکان دەدەیەوانی شەڵی دەگرن. دواتر کەسێ دێ کە پارەی پێنیە دەپرسێ نانی هەڵواسراوتان هەیە؟ ئێستا حێفڕنەکەش ئەو نانە دەدا بەو هەژارە بەبێ پارە. من لە کچێکی وەکو تۆ ڕانەهاتوومە. قابلە چییە؟ لەمە دووە خۆت ڕابێنە ئەگەر ناکەڵکی یەک شوێنت نابێ لەگەڵ من بێ. بەڕاست ئەوەندە بۆ من بەسە. من هەموو شتێکم لەبارەی تۆ زانی. هەرچی باش و خراپ هەبوو زانیم. هەموو شتێکت پێوتم. ڕاست گۆ بووی. ناخم ئاسوودەیە. تەنها خاڵۆم نەناسیوە بەم زوانە لەگەڵ ئەویش تەعارف دەکەین ئینشاڵڵا. تەلەفۆنەکە دەیدا. خۆشەویستە نهێنیەکەمە؟ ئازادە. کوڕە خۆسەیری تەلەفۆنەکەشی کردووم. من ئەوم بە ناوی ئازاد خەزم کردووە. بە خۆی ناوی مورادە. گاڵتەیە. بێگومان. ئالۆ. ئەگەر کارێکی گرنگت نێ دوایی پەیوەندی پێوە دەکەمەوە. تۆ کاری خۆت تەواو بکە. لەگەڵ خۆشەویستە نهێنیەکەم قسە دەکەم. چی بووە؟ هیچ. وتم باگوێم لە دەنگت بێ. ناتەوە سوپاسم پێی بۆ ئەو چاکەی لەگەڵتم کرد؟ چۆن بوو؟ چۆن کەنعانم هێنایە قسە؟ ئەیشان لەگەڵ تۆ ڕێککەوتینوانیە؟ تۆ لەم کارە یارمەتیم دەدەی. دەزانی بۆچی؟ چونکە تۆ ویستت. بەڵێ. هەر ئەوەندە. بۆچی تووڕە دەبی؟ بادت لایەوانە؟ ئەوەندە بە بەردەوامی تەلەفۆن مەکە. تا من تەلەفۆنت بۆ نەکەم تۆ پەیوەندی مەکە. باشە؟ باشە.
باشە دێم بەڵام پێم بڵێ ئێستا چی بووە؟ نەمزانی پەیوەندی بە چێوە بکەم لە دوکانی فیتەریەکەی عەلیم دەی وەرە هیچ شتێکیش بە ئەزەل نەڵێ. ئازاد دەبڵێت چی بووە؟ لە تنگانە دای فڕاندویانی چی ڕووی داوە؟ شتێک بڵێ قسێک کە تێ بگەم. ئێستا دەگەمە لات ئازاد. یەکسەر بە بازدانێک دەگەمە لات دە پێم بڵێ ئازاد چی ڕووی داوە؟ یەک بادە یەک کەس ئەویش هێشتا نەهاتووە. چی بکەم؟ چەند کەسن؟ ناتوانم ڕاکەم تاقیبم دەکەن. ئێستا نا دوای 9 مانگی دی. قەیدا تۆ یەکسەر 9 مانگ؟ کچێ خەندە 9 مانگ؟ بەڵێ بادە دوو گیانم